گڵەزەردە ناوەندێکی ئاینی و زانستی. گڵەزەردە گوندێکی جوان و دێرینە بە سنگی زنجیرە شاخی بەرانانەوە. بەر لەوەی شاری سلێمانی بنیاد بنرێ، شێخ حەسەنی زانا و خواناس ئەو گوندە ئاوادان ئەکاتەوە وەک گوڵێک دەیدات لە بەرۆکی بەرانان و دەڤەری قەرەداغ. بەنسبەت مێژووی ئەم مزگەوتەی گڵەزەردەوە گوایە کە شێخ حەسەنی گڵەزەر ڕەحمەتی خوای لێبێ وەختی خۆی لە نۆدێوە کە کوڕی شەمحەمەی نۆدێ بووە، ئیتر لەگەڵ شێخ ئیسماعیلی براگەورەی کە یەنە مەنتیقەی زرگوێز، ئیتر ئەو پێی خۆشە بێتە ئەم مەنتیقەیە لەبەرەوەی ئێرەی بە شوێنێکی پیرۆستتر و دوور بوو لە تەماع و عەرز و ئاوشتی کەم بووە، حەزی کردووە لێرە عیبادات و ئیرشادات و ئیتر ئێرەی هەڵبژاردووە کە هاتووەتە ئێرەش. قسە هەیە گوایە پێش ئەوەی شێخ حەسەنی گڵەزەرش بێتە ئێرە گوندێک هەبووە کە لێرە ناوی سەعدانی بۆ خەڵکی تیا بووە، و قەولی دووەمی شەیە کە گوایە شێخ حەسەنی گڵەزەردا بۆ یەکەم جار کە ئێرەی ئاوادان کردووەتەوە، مزگەوتەی دروست کردووە وردە وردە تقریبا نزیکی 300 ساڵێ لەمەوە پێش کە ئەم مزگەوتەی بنیاد ناوە. ئیتر پێش دیش مزگەوت هەبوو پێ ئەم مزگەوتیش کەی دروست کردبێ، ئەساسی مزگەوتەکەی بۆ شێوە بنیاد ناوە کە ئەو تاقانی تیا دروست کردووە و چلێ زستان و چلێ هاوین و وەرزەکانی تیا دیاری کردووە. یەکێکیش لەو زانە گەورانەی کورد کە شانازی پێوەکە شەمحەمەی نۆدیەیە کە چوار کوڕی هەبوو، هەر چوار کوڕەکەی وەقفی ئەم دینە کردووە: شێخ ئیسماعیلی ولیانی، شێخ حەسەنی گڵەزەردە، شێخ عەلی کۆسەی دۆڵپەموو، شێخ ئەحمەد سوورە کە زەمانێکی خۆ زۆر لەگە خزمەت باوکیا بوو. ئەو ئەنجا هەر کوڕەی ناردووە بۆ شوێنێک بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام. کاتێک کە شێخ حەسەن هاتووەتە ئەم سنوورە، ئەم دێنە بووە، ئێرەی دروست کردووە. خەڵکی ئەم ناوچەوەش زۆربەی زۆری کۆچەری بوون، هەندێکشی لە دیوی ئەو دیوە بوون، هاتوون بە گەورەی شێخ حەسەن هاتوونەتە ئێرە، لێرە ئەماونەتەوە. شێخ حەسەن چەند گەشتێکی کردووە بۆ دیمەشق، بۆ مەدینە، بۆ بەغا، بۆ شوێنەکانی تر، بۆ وەرگرتنی دین، بۆ هەمەدان. لێرە کۆمەڵی خەڵکی زۆر لەم مەدرسەیە پێگەیشتون. من بە دیکۆمنتم لەبەردەستا کە لە ئەفغانستان و خەڵک هاتووە لێرە خوێندوێتی، لە پاکستان و هاتووە خەڵک لێرە خوێندوێتی لەم مەدرسەیە. لە ساڵی 2014 ئەو کاتەکە وەزیری ئەوقاف شێخ محەممەد شاکەری بوو، بڕیاریدا بە هەوڵی هەندێک لە خزمان کە ئەم مناری بۆ دەرچووە، مناری پێ لە مناری نەجەفی تەنها منارەیەکە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا لە ناو گوندەکانە مناری ئاوا جوان و بەو شێوەیە کە زەخرەفەیەکی جوانی بۆ کراوە، لەو خشتە سوورە دروست کراوە، شتێکی جوانە لە ناو گوندەکانە. بەدەر لەوە لە ناو مزگەوتەکەیشیدا جەلاقەیەکی کردبووەوە کە چاودێری ڕۆژیە کرد. لەوێوە گۆڕانی وەرزەکان و هاتنی چلەی هاوین و چلەی زستان و ڕۆژە سەختەکانی زستانی دەستنیشانە کرد. خەڵکی کوردستان چاوەڕێی دوا بڕیاری شێخ حەسەنیە کرد تا بزانن کەی ڕەمەزانە و کەی جەژنە و کەی زستان و بەهار و پاییزە. ئێستا ئێمە لە ناو مزگەوتەکەی شێخ حەسەنی گڵەزەردان، ئەوەی لە پشتمانەوەیە ئەو چوار تاقەیە کە شێخ حەسەنی گڵەزەردە دیاری کردەوە بۆ ڕۆژەکانی چلەی زستان. هەر خۆی هەموو ئیشەکەی ڕۆژمێرێکی هەتاویە بۆ ڕۆژەکانی ساڵ بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەوەی کە لە کورداواریا جەختی کراوەتە سەر و خەڵک ئومێدی لەسەر هەڵڕشتووە بریتە لە چاوەڕوانکردن بۆ هاتنی ڕۆژەکانی چلە بە هەر چل ڕۆژەکەیەوە سەرەتا و کۆتایەکەی، واروەها هاتنی ڕۆژەکانی چلەی هاوین سەرەتا و کۆتایەکەی. یەکێکیان بۆ ئەوەی کە وریابن زەخیرە بۆ ڕۆژە سەختە ساردەکانی ساڵ خۆن بۆ چل ڕۆژ و شەوە، ئەوی تریشان وەکو مژدەیەک بۆ کۆتایی هاتنی گەرما و پڕۆکانی هاوین کە ئەمەش بۆ خۆی لای شێخ حەسەنی گڵەزەردەوە بابەتێکی حیاتی بووە، ژیانی بووە کە خەڵک ئومێدی لەسەر هەڵچنیەوە. شێخ حەسەنی گڵەزەردە تەقویمێکی هەتاوی بنیاد ناوە کاتوانم بڵم تەقویمێکی نێوەندیە بۆ ناوچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی، چونکە ئێمە سێ تەقویمانەیە: تەقویمی کوێستانی و تەقویمێکی ناوەندی و شێخ حەسەن و تەقویمێکی ناوچە گەرمیانەکانیش. بۆیە ئەتوان بڵێم سێ لە سەرچوانی ئەم هەرێمەی خۆمان باشووری کوردستان پەیڕەوی
ئەم تەقویمە شەمسیەوە ئەم ڕۆژمێرە هاتاوی شێخ حەسەنی گەڵزداکەن کە لە ڕابردووە واتە لە ڕۆژەکانی چاودێریکردنی ئەوە بۆ جێکەوتەی تیشکی خۆر لەسەر دیوارەکانی باکوور و ڕۆژئاوا و باکوور و ڕۆژئاوا توانیوێتی بە دەقیق چرکە و ساتەکانی نوێژەکانیش دیاری بکە چونکە جێکەوتەی تیشکی خۆر بە درێژایی ڕۆژەکە گەڕاوە چرکە بە چرکە بەڵام ئەوەی مەبەستی بووە یەکەم جێکەوتەی سەرەتای ڕۆژەکەیە بۆ دیواری باکوور و ڕۆژئاوا دەلاقەیەک لە دیواری ڕۆژهەڵاتە زیاتر بۆ ئەوە تهدیدی کردووە بۆ ئاراستەکردنی تیشکەکە ئەو دەلاقەیە سوودی لێوەرگتۆ بۆ هەردوو ئەم دیواری باکوورە و لەگەڵ دیواری ڕۆژئاوادا کە کاتێک مەبەستمان زیاتر لە چلەی زستانە تیشکی خۆر لە سەرەتای هەڵاتنیە چاودێری کردو پێشەوەی بگاتە سەرەتای چلە خەڵکی لێ ئاگادار کردوەوە کە ئێمە نزیک بوونەوە تەمان لە ناو زستانین ئێمەوەتە 25 ڕۆژی ڕۆشتووە بەڵام ئەوەی کە زۆر مەطلبە بە نسبەت کوردەواریەوە ڕۆژەکانی چلەیە ئەتوانم بڵێم هەفتەیەک پێش هاتنی چلە خەڵکی کوردستانیانی لێ ئاگادار کردوەوە چونکە بەڕاستی ساڵان زستان بوو بەفرانێکی زۆر ئەباری کە خەڵک زۆر جار بەهۆی سەرقاڵیەوە ڕۆژەکانی ژیانی لێ تێگەچوو بەڵام کاتێک بەهۆی هاتوچۆی خەڵکو و هاموشەوە هەر خەڵکی گڵەزەردە بە تەنها نەبووە ئێرە کاروانسەرا بووە کاڵین کاروانسەرا زۆربەی کەلوپەلی بازرگانی لێرەوە ئاڵوگۆڕ کراوە بۆیە ئەم خەڵکە دوای شێخ حەسەنی گڵزەردە لە دوای دروستبوونی شاری سلێمانیش بەرکەوتیان لەگەڵ شاری سلێمانیا هەبووە واتە هەواڵی کەشناسی ئێرەوە گواستراوەتەوە بۆ سلێمانی واتە لێرەوە باسی ئەو ڕۆژانە کراوە کە ئێمە چەندێکمان ماوە بۆ چلە وەکو مژدەیەک بۆ ئەوەی وەکو بە ئاگاداریەک بۆ ئەوەی کە لە شاریش و لە گوندەکانیشە حسابی ئەو پێداویستیانە بکەن کە پێویستە بۆ ڕۆژە سەختەکانی ساڵ بۆ خۆیان و بۆ ئاژەڵەکانیان بۆیە یەکەم جار کە تیشکی خۆر ئەکەوێتە سەرەتای دیواری یەکەم ئەوە سەرەتای چلێکە بە پێی حسابە کەشناسەکەی شێخ حەسەنی گڵزەردە لە هەشتی یەکا کۆتایی دێت حسابەکەشی لە 4 تاقادا بەش کردووە تاقی دووهەم و سێهەمی ئەو 20 ڕۆژەیە ئەتوانم بڵێم کە پلەی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرەو دابزن زۆر جارە چێتە چەند پلێک خوار سفرەوە کە هیتە تاقی چوارم واتە ئەگەر بەفریش لەو مەودایە ببارێ بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە تایە تێپەڕ بووین و ئەو حاڵەتشمان بینی دە ڕۆژی کۆتایی ئەمێنێ ئیتر سەرما ئەمێنێ پێدەچێت بەفریش ببارێ بەڵام پلەی گەرمی وەکو پێویست نەچێتە خوار سفرۆمانەوە بەڵام سەرما هەرەمێنێ بۆیە ئەگاتە هەژدەی دوو لە هەژدەی دووە ئیتر کۆتایی چلەیە کۆتایی چلە ئەکەوێتە باڵێن تیشکی خۆر لە هەڵهاتنە لە دیواری خۆرەڵاتەوە کەوێتە سەر ئاخر لێواری ئەو تاقە لێرەوە ئەمە هەواڵێکی دیسان مژدەبەخشە چونکە لە هەژدەی شەوی هەژدە لەسەر 19 تەشقی سەرما ئەشکێ لە کوردەواریە ئەڵێن ئەو کەسی ئەگەر شەوی هەژدە لەسەر 19 بە چیاوە بێت بەس بجوڵێ ئەگەر لە دوای 12 شەو ڕق نەبێتەوە ئیتر ڕق نابێتەوە بورجێک دێت و ئەڕواواتە بورج چییە؟ هەڵاتن ئاوابوونی ئەستێرەیە لەو بەروارە ینی پێدەچێت بە حکمی گەورە و بچووکی ئەستێرەکان کاریگەری حەجمی ئەستێرێک لەسەر تینی تیشکی خۆر هەبێ بۆ گۆڕینی کەشوهەوە بۆیە ئەم حسابە زۆر دقیقە ئەزمون کراوە لە سلێمانی و دەوروبەری کە ئیتر لە هەژدەی دووە بەڕاستی کەش بەرەو خۆشی و بەرەو هێوربوونەوە ئەڕوە وەلەو لە کوردەواریە باسێک هەیە کە پێوترێ شینی چلە بورجەکەی کە پێوترێ بورجی پیرێژن کامانش هەمووی ئەزمون کراوە چلە هەر شینی خۆی ئەجێڕێ بۆ ئەو ڕۆژانەی کە عمری تەواوە بێ لە پڕ شەپۆلێکی سارد و سەرمایەت بەڵام چون کە تەشقی سەرماشکاوە ئەو سەرمایە و کە خۆی نامێنێت ئەگەر بەفریش ببارێ بۆ چەند سەعاتێک زیاتر نامێنێتەوە لەگەڵ تەقیمی ڕۆژمێری کەلیخانە ناوچە کوێستانەکان هەفتەیەکی فەرقە واتە ئەگەر باسی چلە بکەین بە پێی حسابی شێخ حەسەنی گڵزەردە هەشتێکی هەموو ساڵێکم ڕۆژی چلەیە بەڵام بە پێی حسابی کەلیخان 16 بگەرمیان بە پێچەوانەوە زووتر بۆیە زیاتریش خەڵک ئەتوانم بڵێم ئەتیمادی کردوتە سەر دوو تەقویمان بە پلەی یەکەم کوێستانیەکە کەلیخان و ئەوەی شێخ حەسەنی گڵزەردە طبعاً وەکوتم تەقویمەکە بۆ هەموو ڕۆژەکانی ساڵە بۆیە سەرەتای بەهار لای شێخ حەسەنی گڵزەردە لە 14 سێوە دەست پێەکە
ئەتوانم بڵێم لەم دەوروبەرە یعنی ئەوەی کە جیای بەهاریە چەند ڕۆژێک پێش چواردەی سێش هەسەر هەڵێنی خۆ ئێستا هەندێشتی بەهارا بینین ئەمە چۆنەڵێ بە فشارە بینین لەژێر کاریگەری نازانم دروستکردنی کەشێکی لەبار بەوە وئیلا کەشە ئاساییە سروشتێکە ئەوەیە کە گژوجیا بەهارەکان لە کاتی خۆیان سەر دەربن بۆیە زۆر جار شێخ حەسەنی گڵزەردە نەک زۆر جار هەر بە ئەزمموی ژیانی خۆی دەرکەوتن و ئاوابوونی تەمەنی جیایەکی بەهاری چۆتە ناو حساباتە فەلەکەکەیەوە هەمووانە زانین نێرگس بەهاریە ینی پێدەچێت گوڵە نێرگس یەکێ بێ لەو شتانی کە توانیوێتی هەردوو هاوسەنجی بەهارە و پاییزەی پیاداری بکە تاوان ئەو دوو هاوسەنجیە کە چواردەی سێ و چواردەی ئەیلولەکە ئەوە هەردووچانە بێ لە سەر یەک بێ ئەوە بە هەڵە ئاواجیا کراوەتەوە چونکە تیشکی خۆر لە بەهارە لە چواردەی سێ ئاچێتە سەر ئەو چواردەی ئازارە لە گەڕانەوەشا واتە چی لە هاوینەوە تیشکەکە چێتەوە جارێکترێ گەڕێتەوە کە ئاچێتە چواردەینەوە ڕێگە چێتەوە سەر و شوێنە بۆیەوە ئەوە چۆنەڵێ هەڵەیەکی نازانم ناوی بنێ بچی جارێکی تیژەوەم باس کردو ئەلموهیم ئەوە کێشە نییە بۆیە یعنی شتێک نییە لە کوردستانە ئەزمموی لەسەر نەکرابێت تەنانەت بەردیش زۆر جار پێشینان بەردێکیان هەڵاوەتەوە لە زستانە حسابی ئەویان کردو یعنی گرێوان لەسەر کردووە کە ئەم شەو هەورێکی بەفراوی دێت هەندێک کەس ئەڵێ گرەوەکەشی دۆڕانەوە بەڵام بەیانی بەفرەکە باریەوە ڕەنگی بەفرێت تەڕایی بەفرێت لە نەتیجەی ئەزمونداری لەگەڵ ژیانی ئەو بەردە لە گەرمێکەیە بە تەڕی بڕێکەیە پێشبینیان کردووە کە شەپۆلێکی بەفر دیارە یا ئاراستەی هەڵکردنی با مەسەلەن لە زۆر شوێنە لوتکەی شاخێکیان دیاری کردو ئەگەر باەکی سارد لێەوە بێ ئەو ئەم شەو بەفرەبارێ بۆیە گڵەزەردەش بە دڵنیاییەوە هەندێک شت هەیە لەو بابەتەوە بۆ ئەوی پێشبینی بەفربارین حتا پێشبینی شێخ حەسەنی گڵەزەردە دوو جار لە ژیانە پێشبینی مانگیرانی کردو کەەوە بابەتەکەی دوور و درێژە لێرە من باسم کردووە ئەمانە هەمووی حساباتێکی دقیقە شێخ حەسەنی گڵەزەردە بۆ خۆی فکری واتە بیرکردنەوەی جم و جۆڵی لە خوێنکارێکی زانکۆ زیاتر بەهیمەتتر بووە چونکە خۆی تەنها لە گڵەزەردانە ژیاوە دەرچوونەکانیشی بەشێکی بۆ ڕۆشنبیری خۆی بووە بەشێکی بۆ تعقیب بووە تا بە دادواچوون بۆی بزانی زانستی فەلەکناسی بەچۆ گەشتەوە بە تابەتی ئەو گەشتانی کە چۆتە ئێران چونکە ئێران وڵاتێکی ئیمپراتۆری بۆ خاوەنی چۆنەڵێ ژیارێکی جیهانی بۆ دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بە چواردەوریەتی هەچی زانیاری فەلەکی هاتوۆتە ئەو ئیمپراتۆرەتەوە و ئەوەشی کە سەردانی کردبوو و چۆنەڵێ محتەم بوو بێ بۆ بابەتە هاتووە ئەو هەواڵانی وەرگتۆ بە دوایە بێ ئێستا ئەگەر بازرگانێک بێ بچێ بۆ شار ئەچێ بۆ چوە چێ بۆ مەدانی جوملە لەوێ ئەزانێت چی شتێ و سعری شتەکان بە هەمان شێوە ئەوەی کە خولیای زانست بێ ئەچێ بۆ مەدانی زانستکاران شێخ حەسەنی گڵەزەردە لە ژیانیا تەریک نەبوو لەوەی کە نەزانێت چونکە ئەم گڵەزەردەیە ئەوەندەی کاروانی تەلەبەی زانستی هاتوچۆی تیا کردووە یعنی یەک لەسەر دوی ئەوە کاروانی بازرگانی ڕۆشتۆ یعنی بە بەراورد بۆیە ئەتوانم بڵین بەڵبندێکی زانستی بووە تەمەناکەم نەوەکانی شێخ حەسەنی گڵزەردە ئاوابی بکەنەوە بەو عەقڵەتی شێخ حەسەنی گڵزەردە ئەم ناوبانگە بۆ دوای خۆیان بەجێبێڵن گڵەزەردە جگە لەوەی زانایەکی وەک شێخ حەسەنی کوڕی شێخ محەممەدی نۆدەیی لەخۆگرت پاشتر قورئانێکی دەستخەتی لە ئامێز کرد کە تا ئێستاش پارێزراوە و بە قورئانە گەورەکەی گڵەزەردە بەناوبانگە ئەم نوسخەی قورئانی پیرۆز بەدەر لە نوسخەکانی دیکەی قورئان پێگەیەکی گەورەتری بۆ خۆی پەیدا کرد و چووە ناو ڕۆح و ناخی خەڵکی کوردستانەوە و ڕۆڵێکی گەورەی گێڕا هەم لە بواری پەرستچوو هەم لە بواری کۆمەڵایەتیشەوە جەنابی شێخ حەسەن بۆ سکارێک چۆتە هەمەدان ئاەت لەسەر داوای پاشایی بڵێن دەسەڵاتداری هەمەدان بۆ یا کەسێ بووە کە چۆتەوە کابرا زۆر پێ معجەب بووە عنی کەسێکی فەلەکی زانایەکی کورد بتوانێت ئەوەنقەت خبرەی هەبێت لە گەڕانەوەیە حەزی کردووە هەدیەکی باتیە بۆ ئەم زاتەش قورئانێکی تەسلیم کردووە بەبێ ئەوە بەڵگەی کە لە کۆتای قورئانەکان نووسراوە ئەڵێ باپیرم لە 1224 ئەمە نووسراوە ئەڵێ باپیرم لە حملەیەکە لەگە هەمەدان گەڕایەوە ئەم قورئانی گەڵ خۆیان هێنا ئەم قورئانی کە ئێستا لە خزمەتیاین قورئانێکە کە بە خەتی سولس بەشی مستەحلق نووسراوەتەوە بۆ هەموو لاپەڕێکی 12 دێڕ نووسراوە بسم الله الرحمن الرحیم و
دوای ئەوە ئەم سوورەتە مەکی یا مەدەنیە ناوی سوورەتەکە ئەمە بە خەتی سوور نووسراوە. قەباری پیتەکان و دێڕەکان وای کردووە کە قورئانەکە قەبارێکی گەورەی هەبێت، ئەتوانم بڵێن 25 بە 42 سانتینە و 9 سانتینیش پانی قورئانەکەیە. ئەم قورئانە بە شێوازێکی زۆر باش لە مزگەوتی گڵەزەردەوە، بەڵام لە دوای نەمانی جەنابی شێخ حەسەن لە گڵەزەردەیە و دوای کوڕەکانی ماوەیەکی زۆرتر وردەودا ئەم مەدرسەی گڵەزەردە پوکایەوە. خەڵکێکی زۆر کتێبەکانی کە لەم مەدرسەیە بوون پەرتەوازە بوو، ئەوەی کەوا تەنها مایەوە ئەم قورئانە بوو. ڕەنگەدایە خاسی قورئانێکی نووسی بێتەوە کە بڵێن کچی میرانی بابان بووە و حرەمی جەنابی شێخ حەسەن بووە و باوکی شەمحەدینی کەرکووک و کۆمەڵە هەژنەوە مناڵیە بووە، بەڵام ئەو قورئانە نەماوەتەوە. بەداخەوە ڕەنگە ئێستا لە مۆزەخانی بەغابێ لە شوێنێکی تر بێت، بەڵام قسەکردمان لەسەر ئەمە جەنابی شێخ حەسەن خۆی لەم قورئانە خوێندوێتی، لەسەر کاغەز نووسراوەتەوە بە مەرەکەبی ڕەش نووسراوە. ئەمانە ئەتوانم بڵێم لە کوردستان ئێمە دوو قورئانمان هەیە، قورئانەکەی مەلا موسای تەوەکەڵی لەگەڵ شێخ حەسەنی گڵەزەردە کە بەم خەتە نووسراوەتەوە. ئەتر لەوە بۆ خوارەوە ئەتوانین بڵێن 450 بۆ خوارەوە کە تەمەنەکان دەست پێکات، خەتی نووسق زیاتر پێیا بووە. ئەتوانم بڵێن بۆ 500 بەرەو سەرە. اینجا کاتێک کە دێهاتەکان چۆڵ کرا و ئێرە بە شۆفڵ ئێرە تەخەتکرا شێخ ئەحمەیەکە بوو هاتە سەرەوە بۆ ئێرە، یەکسەر ئەم قورئانەی بینی بوو پێچاوێکە خۆیان بردبووی ماوەیەکی جوانی ئەگەر ئەو کابرایانە بۆیە ڕەنگە ئەمە شتێکەڵاو گوڵ و قوڕ و هەڵشێرانی شۆفڵ ببووە و ئەمەش ئەم سەروەتەشمان دەست بچووە، بەڵام ئەو پیاوە لەبەر خۆشەویستی بۆ گڵەزەردە و بۆ جەنابی شێخ حەسەن بوو لای ماوەیەکی زۆر لای خۆی پاراستی کە مزگەوتەکە دروست کرا و دوای ڕاپەڕین خۆی نەمابوو بەداخەوە. کوڕەکانی هێنان خستیانەوە قاسەیەکیان بۆ دانەوە خستیانە ناو مزگەوتەکەەوە. بنکەی ژینیش خۆشبەختانە نوێکردنەوەیکی بۆ ئەم قورئانە کرد. پێش ئەوانیش مامۆستا موحسینی کە خەتات بۆ دەلاپەڕێکی لە کۆتاییەوە لێبووەتەوە بە حکمەوەی تەڕەشوع و پۆرتکان و ئەمانە ڕووی تێ کردو، ئەویش بۆ نووسیری بۆ کردووە. ئەتوانم بڵێم قورئانەکە تا ئێستا ڕێز و خۆشەویستی و دەستخۆشیم هەیە بۆ کەسانی کە تێ ئاماندوو بوون و خەڵکی گڵەزەردەش بە تایبەتی کە توانیویان و شانجێ شانازیانە کەم قورئانە تا ئێستا لای ئەمان ماوە. قورئانی پیرۆز هەریە قورئان و هەر خوای گەورە دایبەزان، بەڵام پیرۆزیەکەی لەوەیە ئێمە شانازی بە زانانی خۆمان بین کە خاوەنی ئەم ئیشانە بوون. قورئان پێگەیەکی تایبەتی هەبووە، یعنی وەکو ئێستا نەبوو هەر تاقێک بڕوانی کۆمەڵە قورئانی تیابێت، زانانی ئەمە بەدەست نووسیویانەتەوە، چاپخانە نەبووە. اینجا لێرەشە شێخ حەسەن کەوتوانە قورئانە گەورەی گڵەزەردەتر کەس نەیتوانیوە لە ئاستی چۆن لە متەخ بکات. ئەمە یەک. دووهەمیشیان ئەوە قورئان گەورە بوو تا ئێساش کەس ناتوانێت سوێنی پێ بخوات ئەگە زۆر حەق نەبیت. چۆتە کولتوری بڵێن شارەکەمان و کولتوری کوردیشەوە کاڵم قورئانە گەورەی گڵەزەردە ئەتر خەڵکێکەیە چۆن ئەڵێت لە ئاسیاتر ئەوەستێت. گەوهەرێکی دیکەی شێخ حەسەنی گڵەزەردە ڕوانگە فەلەکیەکەیەتی کە ئەم زانا گەورەیە لەسەر شاخی باسکی وەیس لە پشتی گوندەکەیەوە ڕوانگەیەکی دامەزراند بوو بۆ دەستنیشانکردنی مانگی ڕەمەزان و بینینی مانگی جەژن. گڵەزەردە ئەتوانم بڵێم لە چاو زۆربەی بەرزایەکانی کوردستانە نشێوە زمترە. یەکێک لە حکمەتی ئەو با بڵێن نەتایجانی کە شێخ حەسەنی گڵزەردە دەستی کەوتووە لە ئەنجامی دروستکردنی متمانەوە بووە، وەیلا ئەو ئاگری کە لە چیای باسکی وەیس بکرێتەوە کە لەسەر درێژکراوەی شاخی بەرانانە پێدەچێ هەر ئەوەی کە لە ئەزمەڕ و لە کوڕەکاژا و لە بانی بنۆک و ئەمانە ژیابێت توانی بێتەوە بێن، دوای ئەوە نەیبینەوە. بەڵام چۆن ئەم هەواڵە بە هەموو کوردستانیان گەیشتووە، هەموو کوردستانیان هەتا کوردستانی باکووریش و کوردستانی ڕۆژ ئاواش جگە لە ڕۆژهەڵات زیاتر لە ئێمە نزیکە، یعنی هەواڵی ئەم تەقویمە و ئەم مژدەی زووتر لە هەموو ناوچەکانی تی کوردستان پێگەیوە بەهۆی دروستکردنی متمانەوە. وەکوتم یەکێک لە نەتائیجی گەشتەکانی شێخ حەسەنی گڵزەردە گەڕان بە دوای ئەو کەسانی کە خولیای ئەم بابەتانن و چۆنەڵێ بینی و نی و دوو پەیمانی لێوەرگتون کە من لە فلان ڕۆژە ئەچمە سەر چیا، چەند خەڵکێکم لەوێ دیاری کردووە با بڵێن لە چیای ئەزمەڕ یا لە گۆیژە، ئەگەر لەوێ بریسکرەیەکتان بینی ئاگرێکتان بینی لەو تەوقیتە ئەوە هەواڵی بەیانی ڕەمەزانە یاخود بەیانی جەژنە. بۆیە هەر یەکە بۆ دوای خۆی ئاگری کردوتەوە. هەموو ئەم کردارە لە ڕووی حسابێکی بیرکاری فیزیاییەوە
یەک خولەک و نیوی خایاندووە. ئێستا ئێمە دێنە سەر شەوی ڕەمەزان و شەوی جەژنی شێش تا دڵنیا نین کە بەیانی ڕەمەزانە یاخود جەژنە. ئەم فەزڵە زۆر گەورەیە کە لەو مێژووە شێخ حەسەنی گڵزەردە هەموو کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردووە. ئێستا ئێمە لە ئێستەوە لە چاوەڕوانیان هەتا شەوی ڕەمەزان هەتا شەوی جەژن، بەڵام شێخ حەسەنی گڵزەردە نزیکەی 350 ساڵ پێش ئێستا هەموو کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردووە. شێخ حەسەنی گڵزەردە لە گڵزەردە شوێنی بەرزترمان هەیە لەوێ، بەڵام بۆچی ئەوێ؟ ئەمە پرسیارێکە، بۆچی ئەوێ؟ من خۆم وەکو پسپۆڕێکی فیزیال لە نەتایجی تاقیکردنەوەی خۆمە تاقیم کردوتەوە خێرایی بە لە چیای باسکی وەست لە چاو ناو گڵەزەردا 5 کیلۆمەتری فەرقە، 5 کیلۆمەتر لەسەر سەعات. ئەگەر لێرە 20 بێ لەوێ 15 ئەمە بۆ ئەمڕۆ ئێمە بە تەلیسکۆپ چاودێری مانگەکەین لەو شوێنەی کەش لەسەر و سێ تاوێرەوە. ئەگەر ڕەشەباکە بە قوت بێ کاریگەری لەسەر جوڵەی تەلیسکۆپەکە هەیە، لەسەر چاو هەیە، جاری وایە شایەتی درراوە کابرا برۆی خۆی لێ بۆ بە کەوان و شایەتێکەشی وەرگیراوە. لەبەرچی لەبەرەوەی کابرا بە متمانە بووە. قسەکە لێرایە ئەو جێگەیە دوای ئەوەش یعنی ئەتوانم بڵێم هەتا ئەو قرنجانانەی تەواو کردووە کە 365 قرنجانە لەوە چێ 100 دانەی مابێ ئێساگەر بە دەقیقی بچیتە سەری هەمووی سڕاوەتەوە بە حکمی ئەو هەموو ساڵە بەسەریا تێپەڕیوە بۆ گۆشەکانی چاودێری مانگ، بۆ دوای خۆی ئەگەر هەر کەسێک ویستی لە هەر گۆشەیەکەوە بۆ هەر وەرزێک بۆ هەر مانگێکی ساڵ چاوەڕێ بکە خێرا بچێتە سەر و گۆشێ بزانێ ئەمڕۆ پاییزە زستانە چەندی مانگی ئەو مانگەیە ئەلە یا مانگ ئاوا بێت، چونکە مانگ مەودایەکی کەم لە دوای ئاوابوونی خۆر ئەمێنێتەوە. ئەگەر خێرا نەچیتە سەر گۆشەی چاودێرەکە ئاوا ئەبێت و تۆ ڕەنج بە خەسارە بیت. ئەمەی کردووە شێخ حەسەنی گڵزەردە. ئێمە ئێستا کە بچینە ئەوێ ناتوانین ئەوێ لەوێ شوێنی چاودێرین، یعنی بەو جیهازانش کە ئەچین بە حکمی بڵێن گۆڕانی کەش و هەوا جارێ ئەو بەردەمەی یەکەم شوێنەکەی گونجاوە بەردەمی کراوەیە نزیکەی 50 کیلۆمەتر زیاتر کراوەیە کە ئەمە مەرجێکی زانستیە بۆ ئەوەی ئەو شوێنە بکرێ بەڕوانین ئەبێ بەرچاوت کراوە پشتیشت و پاشی، ینی پشتیشتی کە ئەڕوانی تۆ چۆت هەیە ڕۆژهەڵاتت هەیە کە خۆر لا ئێمەوە لێەوە لە گۆیژەوە هەڵدێ زۆر بە جوانی ناوچەکەت لە بەردەما کراوەیە پێششت بە هەمان شێوە. بەڵام ئەوەی ڕێگرە بریتە لە بوخاری بیرەنەوتەکانی بای حەسەن کە کاریگەری هەیە چەند ساڵە لە ئەتوانم بڵێم 100 ساڵە بێ زیاتر ئیشی لێکەن و بیری زیاتر هەڵەسەن و هەڵمی زیاتری هەیە و وەکوتم پاشۆرەی ئۆتۆمبیل و معمەلەکان ئەو بەری خۆر ئاوامان لێگرێت. لەبەرەوە چاودێریکردن ئێستا ستەمە ئێمە کللتوریانە ئەچینە ئەوێ کللتوریانە وەکو شەرەفێک بۆ ئەو ڕەنجەی کە شێخ حەسەنی گڵزەردە داوێتی لە ڕابردووە و کەسیش تا ئێستا بەو نەتیجەیە نەگەشتووە کە شێخ حەسەنی گڵزەردە پێی گەشتووە بۆیە نایڵیم چۆر بێتەوە. بۆیە ئێمە فەخری پێوەکەین کە شوێنێکی وا زانستیمان هەیە، زانایەکی فەلگناسی کورد توانیەتی ئەم ڕەنجە بۆ هەموو کوردستانیاندا بە هیچ شتێک کوردستانی بوونی کوردستان ناسەلمێنرێ بەم شوێنەوارانە نەبێ و بە کوڕەکەی شێخ حەسەنی گڵزەردە نەبێت کە لە کەرکووک مەزارەکەی لەوێ کاوی شێمحیدینی کەرکووکە. بۆیە یعنی بەتەنها شتێکی نەکردووە، کوڕەکانی سەفیری ڕۆحی ئەم میلەتە بوون، سروونی جوگرافیای کوردستانیان بەزانووە کە ئێستا ڕەن بێ بە هەزار شۆڕش نەتوانی بتوانی لە دەرەوەی سنووری کوردستان بتوانی بستێک چیتە ئەودیەوە، بەڵام ڕۆحی دینداری شێخ حەسەنی گڵزەردە سنووری کوردستانی بەزانووە. نەوەی لە شام هەیە، نەوەی لە سعودی هەیە کە بۆ ئێمە شانازیە